الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه أما بعد بینەرانی بەڕێز برایانم خوشکانم سپاس بۆ خوای پەروەردگار کە خوای پەروەردگار ئەم جارەش تەمەنی پێبەخشین کە بگەینە نۆبینەی حاجیان کە وەکو ئەوترێ عەشر ذی الحیجە ئەم دەڕۆژە خوای پەروەردگار سوێنی پێ خواردووە وەکو ئەفەرمێ وەلەیالین عەشر. ئەمە ئیمامی ئیبن عەباس و ئیبن زوبەیر و زۆر لە مفەسیرین و مجاهید و جمهوری مفەسیرین ڕەئیان وایە ئەمە مەبەستی پێی شەوەکانی ذی الحیجە. ئیمامی نەیسابوری ئەفەرمێت خوای پەروەردگار عەزە وەجەل کە سوێن ئەخوات بە ئەم دەشەوەی ذی الحیجە، سوێن ئەخوا بەم دەڕۆژەی نۆمینەی حاجیان، ئەڵێ دیارە شتێکی مایەی گەورەیی و ڕێز و حورمەت و بەرزی ئەم چەند ڕۆژەیە. تەنانەت زانایان ڕەئیان وایە ئەم دەڕۆژە لە ڕۆژەکانی ڕەمەزان خێریان زۆرترە، شەوەکانی ناڵێن کە لەیلەتول قەدری تایە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەی صحیح پێمان ئەفەرمێت ما من أيام أعظم عند الله ولا أحب إليه العمل فيهن من هذه الأيام العشر. هیچ ڕۆژێک نییە لە ڕۆژەکانی ساڵان لای خوا گەورەتر بێت وە کردەوە لای خوا خۆشەویستتر و باشتر و شیرینتر بێت لە کردەوە لەم دەڕۆژە. فأكثروا فيهن من التهليل والتكبير والتحميد. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت دەڕووە کاتە ئیمانداران ئێوەش زۆر لا إله إلا الله و الله ئەکبەر و حەمد و ستایشی خوای پەروەردگاری تیا بکەن. کە فەرمێت کە ئەم دەڕۆژە ڕۆژی عەرەفەشی تایە. پێغەمبەر فەرمێت صلی الله عليه وسلم باشترین دوعایە من و پێغەمبەران کردو بێتیان لە ڕۆژی عەرەفە ئەوەی کە بڵێ لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. ئەم دوعا لە ڕۆژی عادیە نەک لەم دەڕۆژە کە پیرۆستترین ڕۆژن لە لای خوای پەروەردگار عەزە وەجەل. کەسێ 100 جار بیڵێت پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای پەروەردگار 100 حەسەنەی بۆ ئەنووسێ، 100 گوناهی لێی خۆش ئەبێت، لە شەیطان تا شەویت بەسەرادێت ئەی پارێزێت. کەس نییە ئەو ڕۆژە کردەوەی لەو چاکتر بێ مەگەر کەسێ وەکو ئەوی کردبێ یان زیاتری کردبێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێمان ئەفەرمێت ما من أيام العمل الصالح فيها أحب إلى الله من هذه الأيام. هیچ ڕۆژێک نییە کردەوەی چاک لای خوای گەورە باشتر و شیرینتر بێ وەکو ئەم دەڕۆژە. ئەصحاب ئەم قسە گرنگ بوو لەلایەن، فەرمیان قالوا يا رسول الله ولا الجهاد في سبيل الله. ئەی پێغەمبەری خوا جیهادیش لە پێناوی خوای پەروەردگار ئەوەنەی چاکە و خێری وەکو عملی صالح نییە لەم دەڕۆژە وەکو کردەوەی چاک. فەرمی ولا الجهاد في سبيل الله إلا رجل خرج بنفسه وماله فلم يرجع من ذلك بشيء. إلا مەگەر کەسێک بە نەفس و سەروەت و سامانی لە پێناوی خوای گەورەیە دەرچێ بۆ جیهاد نەگەڕێتەوە خۆی شەهید بووە و ماڵەکەشی لە پێناوی خوای پەروەردگارە دانێت. کەوا بوو ئەم دەڕۆژە هەلێکە فرسەتێکە ئێمە لە هەموو چرکەیەکە پێویستمان بە خوای پەروەردگار هەیە خوا لێمان خۆش بێ پلەمان بەرزکاتە. لە ڕۆژی قیامەتە ئینسان بە عەمەلی صالح محاسبەی لێ ئەکرێت، بە دڵ و تەوحیدە میزانی قورس ئەکرێت. بۆیە ئەم دەڕۆژە فرسەتە بۆ ئەوەی میزانی خۆمان قورسکەین و ئەم دەڕۆژە سەبەبە بۆی کە داوا بکەین خوای پەروەردگار لێمان خۆش بێت. کە وەکو جیهاد چەند پیرۆزە پێغەمبەری خوا فەرمێ ولا الجهاد في سبيل الله. کەوا بوو بە ذکری خوای زیاتر بکەین، خزمایەتی زیاتر بکەین، خێر زیاتر بکەین، تهلیلات و تەکبیرات زیاتر بکەین. و هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لەم دەڕۆژە ئێمە عەرەفەمان هەیە کە ئەم دەڕۆژە ڕۆژ و گرتنتیایە وەکو عەمەلی صالح، نەک بڵێم وەکو سنەت هەر دەڕۆژەکەی سنەت بێ بەڵگەی لەسەر بێ، بەڵام وەکو عەمەلی صالح وەکو شیخ عوثەیمین فەرمێ ڕۆژووی تیا بگری بڵێ لەبەرەوەی ڕۆژیش یەکێکە لە عەمەلە صالحەکان ئینسان ئەتوانێ میزانی خۆی قورس کات و ڕۆژووی تیا بگرێ. ئەمما ڕۆژی عەرەفەی کە بۆ حاجیان نا بۆ کەوەسانە نا لە عەرەفەنەوە ڕۆژەی کە خەڵکی لە حەجاج لە عەرەفەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم صيام يوم عرفة. ڕۆژ و گرتنی ڕۆژ عەرەفە لای خوای پەروەردگار عەزە وەجەل کەفارەتی 2 ساڵە. بزانم خوای پەروەردگار چی فرسەتێکە چی هەلێکە بۆ ئێمەی موسڵمان کە 2 ساڵ کە
ئەمە فرسەتە ئینسانی مسلمان ئاگای لە خۆی بێ ئەو کاتانەی کە پیرۆزن لە شەوە لە ڕۆژە ئەو عەمەلانەی کە پیرۆزن تۆ 2 ساڵ خوای پەروەردگار ساڵێ پێش ئەم ڕۆژە ساڵێ پاش ئەو ڕۆژە خوای پەروەردگار بیکا بە کەفارەت و لە گوناهمان خۆش بێ خوای پەروەردگار ڕۆژەکەشی بکا بە قسمەتمان و خوای پەروەردگار خۆی یارمەتیماندا تەوفیقمان پێ بەخشێ کە ئەم ڕۆژە بۆ ئێمە ڕۆژی لا إله إلا الله والله أكبر وحمد ويتوز خزمایەتی بەسەرکردنەوە و چاکەکردن و عملی صالح و سەدەقەکردن کە لە ڕۆژانی کەشا بێتە مایەی گوناه خۆش بوون و ئەو ڕۆژەش خوای گەورە بیکا بە قسمەتی هەموو لایەکمان ئەو ڕۆژە ئینشاءالله زیندوو بکەینەوە بە ڕۆژوو بووین تایە خوای پەروەردگاری بکاتە مای کەفارەتی گوناهی من و ئێوەش أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته.